دووشت هەیە ئاگاد لێبێ ئەی مسلمان. یەکێکیان الفطرة السەلیمە، فطرەتی ئینسان، ئەسڵی خلقەتی ئینسان چۆن دروست بووە، معدەنی ئینسان چۆنە. دووەمیشیان الشەریعە، دینی خوا. ئایا دینی پەروەردگار لەگەڵ ئەو فطرەتەی من و تۆ کە خوا لەسەری دروست کردوین دش بە یەکن یا وەکو یەکن تەئیدی یەکتر دەکەن، دەگونجێن و دێنەوە لەگەڵ یەکتر. دەڵێن سەرچاوەی هەردووچی تەنها ئەڵڵایە. ئەوەی کە تۆی دروست کردووە لەسەر فطرەتێک و طەبعێک خوای گەورەیە. ئەوەش کە شەریعەتی ئیسلامی بۆ ناردووی پێت دەڵێ پیاو لەگەڵ ژن، ژن لەگەڵ پیاو، نەک پیاو لەگەڵ پیاو و ژن لەگەڵ ژن، ئەو شەریعەتەش لەلایەن ئەو خوایە کە تۆی دروست کردووە دێنەوە 100% موافقی یەکترن. بۆیە کاتێک هەر بڕگەیەکی شەریعەتی ئیسلام کە باز دەکرێت زۆر بە سەربەرزی و شانازیەوە باسی کە ئەی مسلمان بۆ بڵێ چونکە ئەوە لەگەڵ فطرەتی مرۆڤایەتی دێتەوە، لەگەڵ فطرەتی ئینسان دێتەوە، ئەوە لەگەڵ فطرەتی ئینسان دێتەوە. نەک هەر لەو ڕوانگەیەوە کە بڵێ کاکە ئیسلامە و فەرزی کردو چی بکەین چارمان نییە. نا، ئیسلام و فەرزی کردو بەڵام بۆچی؟ چونکە ئەوە لەگەڵ فطرەتی تۆ دێتەوە. وەکو چی وایە باوکێک بە کوڕەکەی دەڵێ ڕۆڵە گیان بڕۆ باخەکە ئاودە، دەڵێ چی باوکە؟ دەڵێ ئاوی بدە ئاو. ئەو من ئەمرت پێ دەکەم، بە قسەم نەکەی لێت تووڕە دەبم. لە جیاتی بچێ ئاو بکاتە ژێر درەختەکانەوە نەوت دەکاتە ژێر درەختەکان. ئەخۆ شەرت نییە هەموو جارە بە قسەی باوکمان بکەین، با داهێنانێکین بزانین چی دەبێ. باوکمان زۆر کە لە ڕەقا، زۆر لەسەر ڕێی خۆی مصڕە، بەڵام قسەکەی باوچیان لەگەڵ فطرەتی درەختەکە دێتەوە. درەخت بە ئاو گەشە دەکا، نەک بە نەوت. کەچی وای زانی بڕیاری باوچی شتێکی غەڵەتە و متەخەلیف و دواکەوتویە، نەوتی کردە ژێری و سوتاندی. کاتێک کە پەروەردگار فەرمانێکت پێ دەکا ئەوە لەگەڵ فطرەتی تۆ دێتەوە و نەبێ شتێک بێ زۆرم لێ بەسەرتدا بچەسپێندرێ. نە، غەیری ئەو شەریعەتە لەگەڵ تۆ ناگونجێ مرۆڤ. ئەگەر غەیری ئەو شەریعەتە وەرگری لە ئاژەڵ کەمتر دەبی، گومڕاتر دەبی. بۆچی پەروەردگار دەفەرمێ ئولائیکە کەلئەنعام، دوایی بەل هوم ئەضەل، ئەوانە وەکو ئاژەڵوە، نانە گومڕاترن. لە ناو ئاژەڵدا زەواجی میثلی نییە. لە ناو ئاژەڵەکان چێ ڕۆژێک لە ڕۆژان بینیوێتی گوێدرێژێک نێر لەگەڵ گوێدرێژێکی نێر تەزاوجکەن؟ کەس بینیوتانە؟ نەبووە، قەت شتی ئەمان نەبینیوە. کەڵەبابێک بەسەر کەڵەبابێکەوە شتی هەر نەبینراوە. بەڵام دەبینین بە ناوی سەقافەت و مافی مرۆڤ و حڕیەت و پێشکەوتن پیاو لەگەڵ پیاو. ئێستا دەوەرە لە ئاەتەکەی ڕەب العالەمین ورد بەرەوە کەلئەنعامی بەل هوم ئەضەل، لە ئاژەڵ گومڕاترن، لە ئاژەڵ گومڕاترن. ئاژەڵ وانییە. بۆیە کاتێک کە لوط عەلەیه السەڵات وەسەلام نەهی لێکردن، ئەوان چاک دەیانزانی تۆمەتی لوط یەک شتە، ئینەهم ئوناس یەتەطەهەڕون، داوای پاچێتی دەکا. ئەوانیش فطرەتیان تێکچوو تێکیاندا. دەبینین دەڵێ سیارەکەمان بنزینە زۆر سەرف دەکات دەیکەین بە غاز. باشە کاکە گیان، سیارە ئالەتێکە دەکرێت، ئەوە کردت بە غاز، بەڵام بەخوا نێر نابێ بە مێ نابێت بە نێر. تێکی دەدەیت، خۆت بەر غەزەبی خوا دەخەیت، فطرەتەکەت لە ناو دەبەیت، کەسایەتی خۆت و مرۆڤایەتی خۆت لە دەست دەدەیت، عاقبەتیشت خراپ دەبێت.